إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. زۆر کەس لە من دەپرسێ ئارامی و سەبرەکەت لە چیەوەیە دێت پێگومان لە تێگەشتنە لە قورئانی پیرۆز پێگومان لە تێگەشتنە لە قورئانی پیرۆز. نازانم ئەمەتان زانیوە یان نا، هونەرمەند هەڵکە و زاهیر تەنیا سەر لە کاری ئاواز و گۆرانی دەرناکات، بەڵکو کەسێکی پابەندە لە ڕووی ئاینیشەوە. بۆ ئەو ڕەمەزان چێژێکی تایبەتی هەیە. پەیامنێری 964 دوای بەربانگ میوانی بوو لەبارەی نوێژ و ڕۆژۆ پرسیاری دەکرد، ئەمەش وەڵامەکەی بوو. زۆر کەس لە من دەپرسێ ئارامی و سەبرەکەت لە چیەوەیە دێت پێگومان لە تێگەشتنە لە قورئانی پیرۆز. 1 و 2 و 3 نییە. هەڵکە و زاهیر خۆی دەڵێت تا ئێستا 8 جار زیارەتی ماڵی خۆی کردو و نیەتی نوێی مشی هێناوە. 8 جار سەردانی مەکەی پیرۆزم کردووە، 8 عەمرەم کردووە. ئینشاڵڵا حەجیش دەکەین و خوددا تەمەن بدات و بەنیازم لە ئایندەکانی تردا دوای تەواوبوونی فەرزی حەجی ئەمساڵ سەردانی مەکەی پیرۆز بکەمەوە بۆ عەمرەیەکی تر. بۆ هەڵکە و زاهیر مانگی ڕەمەزان دەرفەتە چەند بەرهەمێکی ئاینی تێدا دروست بکات. ئەمساڵ ختمی قورئانی بە گرافیک و دەنگ بڵاو کردوتەوە. ئەستی بەس ئامادەکاریم بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کردبوو. هیچ کارێکی تایبەتم نییە بە نەورۆز، بەڵام بۆ دوای جەژن بێگومان بەرهەمی هونەری ترمان دەبێت.